سڵاوتان لەبێ و کاتان باش بینەرانی تەلڤیزیۆنی پەروەردەی هەولێر خۆشحاڵ دەبین لە میانەی ڕووماکردنی کۆڕبەندی دووەمی پەروەردەی کوردستان. زۆر بەڕێز مامۆستا هەینی قادر خدر بەڕێوەبەری گشتی دڵنیایی زۆری و سەرپەرشتنی پەروەردەی ببین. مامۆستاجان زۆر بەخێر بێ. زۆر سپاس دەکەی. مامۆستاجان بۆ پێی کە ناونیشانەکە گۆڕاوە دەمانوێت پێناسەیەکی دڵنیایی زۆری و سەرپەرشتنی پەروەردەی ئەرک و مەهامی ئێوە چییە؟ بەسەرچەوە سەبارەت بە ناونیشانەکەمان وەکو باست کرد گۆڕانی بەسەداتوە. ئەگەر لە ڕاستیدا ئەو ناونیشانە دەمێکە ئێمە کاری پێ دەکەین لە ناو پرۆسی پەروەردە و فێرکردن، بەڵام ئەو گۆڕانکاریە لە دەرئەنجامی یاسای نوێی پەروەردە تەثبیت کراوە، یعنی جێگیر کرایە. ئێستا وەکو بەڕێوەبەرایەتی گشتی دڵنیایی زۆری و سەرپەرشتیکردنی پەروەردەی ئێمە کارەکانی خۆمان دەکەین و تەواوی بەڕێوەبەرایەتیەکانیشمان لە پارێزگا و ئیدارە ساربەخۆکان بەو ناونیشانە نوێیە کاری خۆیان ڕادەپەڕێنن. سەبارەت لە ڕووی ناوڕۆکی دڵنیایی زۆریەوە ئێمە لە وەزارەتی پەروەردە گرنگێکی زۆر بە کوالێتی ئیشەکانمان دەدەین، لە ڕووی پێشکەوتنی ئیشەکانمان و لە ڕووی بە ئامانجگەیشتن بە شێوێکی دروست و ڕێکوپێک. دڵنیایی زۆری بابەتێکە لە ناو پرۆسی پەروەردە تا حدێک جێخۆی کردیتەوە. ئێستا دەتوانین بڵێن دڵنیایی زۆری لە تەواوی جونگەکانی پەروەردە بە دوواداچوونی بۆ دەکرێت و کاری جدی لەسەر دەکرێت بۆی ئاستی خوێندن و ئاستی کاری پەروەردەیی لە ناو پرۆسی خوێندن و پەروەردە لە هەرێمی کوردستان جێگای شیاوی خۆی بگرێت. بەڵێ مامۆستا ئێوە کۆنفرانسان کرد، ئەنجامی کۆنفرانسەکە بەچی گەیشت، ڕاستپاردەکانی چۆنن؟ کۆنفرانسەکەشمان کە لە ماوەی ڕابردوودا ئەنجامدا ئامانج لە کۆنفرانسی باسکردن لەو گیر و گرفتانە بوو کە لە میانەی جێبەجێکردنی پرۆسەی بەرنامەی بنیادنانی تواناکان لە چارچێوەی بەرنامەی بریتیش کاونسلی بەریتانی کە ماوەی چەند ساڵێکە لە کوردستان جێبەجێ دەکرێت. خۆشبەختانە ئەو بەرنامەیە هەنگاوی باشی بڕیوە، بەڵام کاتێک کە هەستمان کرد هەندێک گرفتی هەیە یاخۆت هەندێک تێبینی و سەرنجی هەیە لایەن سەرپەرشیارانی بەڕێزەوە بۆمان هاتوو لە مدیریاتەکان بەڕێوەبەرایەتیەکان ئەو سەرنجانە تۆمار کرا و بە یادداشت بۆ ئێمە بەرز کراوە. ئێمە بە باشمان زانی پاش ئەوەی مشاوەری خۆمان کرد لە گەزەناوی وەزیر کەوا پێویستی بە هەنگاونانێکی جدی هەیە بۆی پێداچوونەوەیەکی گشتی بە کۆی ئەو پرۆسەیە بکەین کە ماوەی چەند ساڵێکە لە کوردستان پیادە دەکرێت. ئەویش بەرنامەی بنیادنانی تواناکانە. بەرنامەی بنیادنانی تواناکان بەرنامەیەکی زۆر گرنگی پەروەردەیە، زۆر بایەخ بە پرۆسی پەروەردە و فێرکردن و بایەخ بە شێوازی سەرپەرشتیکردنی قوتابخانەکان دەدات. تەنها وەکو ئەو سەرپەرشتیکردنە کلاسیکی خۆی نەمایە ئێستا کە جاران سەرپەرشیاری پسپۆری سەرپەرشیاری کاژێری بۆ ئەرکە هەردەستان تاکە سەرپەرشیارێک دەتوانی تەواوی قوتابخانەکە هەرسەنجێنی زۆرجار کەم و کورتی ڕووی دەدا یان نەعەدالەتێک ڕووی دەدا بە هەر شێوەیەک لە شێوەکان جێی ڕەزامەندی 100% ئێمە نەبووە. لە بەڵام لە سوارچەوەی ئەو پرۆسەیەدا کە لیژنەی تایبەتی لە پێک دێت لە سێ سەرپەرشتیان جگە لەوەش قوتابخانەکان سەرپەرشتیاری تایبەتی خۆیان هەیە، پێشتر پێی دەگوترا هاوڕێی ڕەخنەگر، لەوەشدا سەرپەرشتیارەمان گلەیەکی زۆریان هەبوو گوای بۆ هاوڕێی ڕەخنەگربی ناوەکە تۆزەگرە وەکو برەی لەسەر یا قوڕز بوو. بەڵام ئەمە ئەوەشمان سەرنجانەمان لەبەر چاوگرت لەو کۆنفرانسە کۆمەرێک گۆڕانکاریمان تێدا کرد. ئەو گۆڕانکاری هەرە زەق کە ئێمە بابرێن بڕیامە لەسەریدا کە بەو نزیکانە وەکو نامرکەی دەسە بەردەستی هەموو یەکەکانی سەرپەرشتیکردن لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان. ناو گۆڕانەکە هاوڕێی ڕەخنەگر ئێستا عینوانی کرا بە سەرپەرشتیاری پەروەردەی، هەمان ئەرکی خۆی جەوهەری ئیشەکە ناگۆڕێ، بەس ناونیشانەکەیە تۆزێک وەکو برێ لەسەر دڵ و دەرونی سەرپەرشتیار و ئیدارەی قوتابخانەکان سوکترە کە دەرێت سەرپەرشتیاری پەروەردەیی بەشێکە لە ئیدارەی قوتابخانەیە بۆ هەڵسەنگاندن و بۆ متابعەکردنی بۆ چارەسەرکردنی کەم و کورتەکانیان و لە هەمان کاتە لیژنەی تایبەتیشمانەیە بۆ بەدواداچوون و بۆ چارەسەرکردنی گرفتەکان کە پێی دەگوترێت لیژنەی هەڵسەنگاندنی دەرەچی قوتابخانەکان. ئەوە مەهامەچوو یاخود ئەرکەچی سەرەکی ئەوەیە بتوانێت چارەسەری هەموو کەم و کورتیانە بکە کە لە ناو قوتابخانەدایە. زائیدەن
متابعەیەکی زدی ئیدارەی قوتابخانە و مامۆستایان و تەواوی قوتابیان و بگرە کە سوکاری قوتابیان و ڕێکخراوەکانی مەدەنیش دەکا بۆی بەیەکەوە بتوانین بە هاوکاری هەموو لایەک شتێکی پوخت و چاک پێشکەش بە قوتابیان و مامۆستایانمان بکەین. مامۆستا هەینی دەمێت زۆر بە کورتی ئێسای من ناو کۆڕبەندی دووەمی پەروەردەیی کوردستان داین. دیارە چ کۆڕبەندەکە چ کۆنفرانس و کۆنگرەی کەوێ کوردستانە کە هەموو ئەوانەی لە بواری پەروەردەکردن زیاتر بۆ خزمەتکردنی کەرتی پەروەردەی و پرۆسەی پەروەردەی و زیاتر ناساندنی هەموو ئەو شتە تازانەیە کە لە بواری پەروەردە لە جیاندا پرۆسەی پەروەردەدا پیادە دەکرێت. بوونی ئەو کۆڕبەندە تا چەند بە گرنگ دەزانی و پێ دوایە ڕاستپاردەکانی کۆنگرەی پێشوو جێبەجێکراون. بەڕاستی کۆربەند ئەوەی من لی تێبگەم یعنی بابەتێکی زۆر گرنگە بۆ وەزارەتی پەروەردە لەبەر ئەوەی وەزارەتی پەروەردە تەنها خۆی بە خەمخۆری گرفت و کێشەکانی ناو پەروەردە نازانی بەڵکو ئەوە بەرگەی ئەوەیە کەوە دەیەوێت خەرچی تریش کەسانی شارەزا کەسانی خەمخۆری بواری پەروەردە و فێرکردنیش بەشداری پێ بکات لەو بڕیارانە و لەو کارانەی کە یا بەرنامە نوێیانەیە کە وەزارەتی پەروەردە بەنیازە دابنێ بۆ باشترکردن و یاخود بەرەو پێشبردننی تەواوی پرۆسی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. هەر ئەوە شەوای کردووە ئەوە دووەمین کۆربەند لە ماوەی 2 ساڵدا لە مانجی تەمووز ئەنجام دەدرێتە. مامۆستا جان سپاس دەکەین هیلاکمان کردین. سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش بینەرانی تەلەڤیزیۆنی پەروەردەی، سپاس بۆ مامۆستا هەینی قادر خدر بەڕێوەبەری گشتی دڵنیایی جۆری و سەرپەرشتیکردنی پەروەردەی. سپاس مامۆستا. سلام.